لە مانگی ڕەمەزان جیاواز لە مانگەکانی دیکە لە شەوانیشدا دەرگای مزگەوتەکان بەڕووی ئافرەتان واڵا دەکرێت. ڕەنگە ئافرەتان ڕاوەستانیان لە یەک ڕیز بۆ نوێشکردنیان لە مزگەوتدا ئەو دڵنیاییان پێ بدات کە خێری زیاترە و نزاکانیشیان زیاتر قبول دەبێت. یازدەمان کە بۆ دنیا هەوڵماندا یعنی چ فەرقی هەیە ئەگە ئەمە مانگێک لە خوای گەورە بەجددی هەوڵ بدەین تاعاتەکانمان زیاتر لە مزگەوت بێ. ئایا ئێمە ئەوەی کە دەیتوانی لە ماڵێش دەتوانێت بکەین، بەڵام ئایا خێری ماڵێ و مزگەوت وەکوەکە نەخێر هەرگیز وەکو یەک نییە. فەرزە لەسەرمان ئێمە بێنە مزگەفت لەگەر پیاوەکان هەموو خوشک و برایەشین ئینشاءڵڵا خێری زیاتر 27 دەرەجە خێری هەیە لە بۆ ئێمە تەسعیباتی دەکەین شەو دەمینەینەوە هەتا چێشتە نوێژ ئەکەین لێرکانە ئەجە ئەڕۆینەوە بۆ ماڵەوە سبەیانیان. ڕەنگە منداڵان وەک گەورەکان لە مانای چوون بۆ مزگەوت و بەجێهێنانی ئەرکە ئاینیەکان تێنەگەن، بەڵام ئەوانیش هاوشانی گەورەکان ڕوو لە مزگەوت دەکەن و دەستە بچکۆلانەکانیان بۆ دوعاکانیان بەرز دەکەنەوە. زۆر جاریش گەنجان بە کۆمەڵ ڕێک دەکەون بۆ ئەوەی شەوانی ڕەمەزان لە مزگەوتدا بەسەر بەرن. چەند کەسێک ترە ینی هاوڕێک کەوتین هاوڕەکانمان کە دێن بۆ مزگەوت نوێژی تەراویح و عیشا لێرە دەکەین و ئینشاڵڵا لە دەشەوەی ئەخیریشدا لەیلەتول قەدر هەر لێرە لە مزگەوت دەبین. لەگەڵ نزیک بوونەوەی بانگی عیشا و کاتی تەراویح ئیدی زۆربەی مزگەوتەکان بەم شێوەیە قەرەباڵغ دەبن، بۆیە زۆرجار چەند چاودێرێک بۆ چاودێریکردن و ڕێخستنی ئافرەتان و منداڵان دابین دەکرێن. هەر کەسێک دێتن شارەزانی ئەوەی هەیە بیدایەت دێتن ڕێنمای دەکرێت کە لە کوێدانیشی چی دەکرێت و چی ناکرێت. لە دوای نوێژی ویتر و خوێندنی دوعا لەلایەن مامۆستای مزگەوتەکان کۆتایی بە تەراویحی ئەو شەوانە دەهێنرێت. ئافرەتانیش دوای دوعای دڵی خۆیان دەکەونە ڕێ بەرەو ماڵەکانیان. لە دوای کارژێردەوە هۆڵی تایبەت بە ئافرەتان لە ناو مزگەوتەکاندا ئاوا بە چۆڵی دەمێنێتەوە، بەڵام لە 20 ڕەمەزانەوە ئەم هۆڵانە هاوشێوەی هۆڵی پیاوەکان پڕ دەبن لە ئافرەت و تا بەرەبەیان بۆ خواپەرستی دەمێننەوە. ئیڤان عەبدوڕەحمان، ڕوودا و هەولێر.